سڵاوتان لێبێ ئێزان خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵ ئێوەی ئازابم. وەرزی بەهار نزیک بووتەوە و لەمەولا خەڵک بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ڕۆوە کاتە دەشت و دەر بۆ سەیران و گەشتەکانیان. ئێمە بەنامەی ئەمڕۆمان تایبەت دەکەین بە ئەوەی بزانین چ شتێک لە گەشت و سەیرانەکانە خەڵک بێزارەکە بۆ ئەوی بزانین ئادابی سەیرانکردن چۆن یاخود ئەو شتانی کە ئەزانین چواردەورمان بێزارەکە ئێمە بەکارینێنین. ئێوە لەگەڵمانە بن ئێمە هاوڵاتیانە دوێنی بزانین بە چ شتێک زۆر بێزارە بن بۆ ئێمە نەتوانین یاخود ئەو شتانەی کە بێزارکردن لەو شوێنانە نەیکەین و چواردەورەکەی خۆمان بێزار نەکەین لەگەڵمانە. بەس بە پیسوبۆخلی ئەو ناوای بێزارێ بێم جارە ئسعاجکردنی خەڵک. من زۆر جار بۆ چوومەتە شوێنی وە یعنی ئەوە نەپیس بۆ نیم ساعت خەریکی پاکردنەوە ئەو شوێنە بوو. ئەو پاشما و شتەی لیان جێمێنە بیکەن عەلاقەیەکەوە لە شوێنەکە داینن. ئەم نیشتیمانە ئێمە زۆر جوانە با بە هەمومان بیپارێزین. عەلاقەیەکی زەبڵ چییە؟ یعنی تۆ لە ناو کۆڵوبارەکەتا پێت بێت سەیرانەکە دوای ئەوەی کە ئیسراحەتی خۆت کرد و نیازی ئەو بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر پاشماوەکان کۆکەرەوە بیخەرە ناوی داینەوە. ئەوانەیە کە بۆ گەشت و سەیران خەڵک بێزارەکە ژینگە پێسکردنە. ئێستا سەیرانگامان هەیە لەم چواردەورەی خۆمانە کە خەڵک لەبەر گەنجی بێزارکە یعنی ناوێرێ بڕا بۆ سەیران. ئەو کەسی کەڕوە عایلی لەگەڵانە سێرەکە لە دووری 20 مەتر 10 مەتری عایلەیە ئاسای بام ڕعاتی عایلەکەکەم بعد ئەوەی کە حەزی خۆمە لە وەختا بەکارینێن و نەیکەم خۆی خەڵکە بێژین کە پارێز بێ نەک حکوومەتیش ئەبێ خەڵکیژین کە پارێز بێ ڕوا لێرۆ شەخەڵی ماڵەوە لە دەست و ڕێدات بینیوە بەشای خۆ ئەمە خواردنەوە مشتە لەگەڵ خۆتابێ قەشەکە بە عەلاقەیەکیش بێ لەسەرەوە پاژماوی خۆراکێکە لەگەڵ خۆتا بێنیتەوە لە نزیکی ماڵی خۆتا لە شوێنێکی تایبەتە بکێتە سەتی خۆڵ. بە شتێک لەوانەی کە لە سەیران ئایبینی بێزارن. بەس بە پیسوبۆخلی ئەو ناوای بێزارێ بێم جارە ئسعاجکردنی خەڵک کە تەبڵ لێدەن تۆ ناڵێ بە تەبڵۆشت گۆرانی وتنووشت تۆزە ناخۆشە بۆ خەڵک. بۆچی هەندێک کەس هەست بە بەرپرسیارەتی ناکەن یعنی گوێ بەوە نادن کە بەرامبەرەکەی بێزار بێ و زۆر احتیاجیە ینی شعور ناکەن کە بەرامبەرەکەی بێزارە بە شتە دووباری نەکاتەوە ینی بۆ هەندێک خەڵکوان وەڵی ئەوە هینی خۆی کەوتووە تەبیعەتی خۆی کەوتووە هەیە بازێکی تابعەتەکە ئەوەی پێخۆشە بازێکیش هەیە پێی ناخۆشە بازێکی پێی خۆشە کە لەو تابعەتە بازە تۆچی بۆ سەیران تابعەتی تۆ وایە ماڵم ناڵ حەزی ناقڕە باڵخیەک وایە حەزی لە چۆڵەوانیەکە ناو چۆڵەوانەکە دڵی مرتاحە بێ هەلێ ماڵ و مناڵی خۆی هابێ حەزی لە چۆڵەوانێکە هەیە حەزی لە قەرەباڵخیەکە. لەو شتانی کە باسە کرد و تۆ پیسپۆخلکردنی ئەو شوێنە ناخۆشە بلاتە خۆتان کاچن بۆ سەیران ئەو شوێنە پاکەنەوە دوای ڕۆژنە بەڵێ منێکیان خۆمە کاچین بۆ سەیران ئەبێ شتمان پێ بکە ناوە سارە ئەلاگەیەکی خۆڕێژی پێ کە کاتێک هەڵسای لەبیا کە هەڵسای نیازی ڕۆشتنەوە بوو ئەو ناو پاک ئەەکەیتەوە لە بەرە زەلامێتی بێ لە شوێنی تۆ دانیشە نەک بە پیسوپۆخلی بزانێنێ لە شوێنی تۆ دانیشە دوای ماوەیەک خۆتیش بچیتەوە بۆ ئەو شوێنە. بەڵێ وایە کەواتە پەیامە بۆ خەڵک چێ لە سەیران و لە بەهار ئەوەیە بۆ خەڵک کە ڕۆشتە دەرۆ ئەلاگەی خۆڵ هەیە بیبا لەگەڵ دەستی خۆیە کە هەڵسا لەوێ پاکی چواردەوری خۆی پاکاتۆ لە بەژینکە پاک و تەمیز بێ خۆشە کە تۆ چی بۆم شاخ و دەرە کە پیسوپۆخڵوی نازانین لەکوێ لادەی چی شوێنە بچیتە چی شوێنێ باشە شتێک بێزار ئەبی لە سەیران بە تەکیدە و پیسوپۆخلێکەوە خەڵگر بە شێوەیەکی خراپ شتەکان پیسی ژینگەکە بەڕاستی پێویستە هەموو کەسێ ئێستا شارەوانیەکان و ئەوانەی کە هینە دەن چی پێڵێن عەلاقەی خۆڵە دەن بە خەڵکی کە چون بۆ چەند پێویستە ئەو خەڵکە بە جوانی ژینگە بپارێزن شارەوانیش نەیدەن هەرە بێ خەڵک خۆی یەکدانێکی بەبا لەگەڵ کە من زۆر جار بۆ چوومەتە شوێنی وە یعنی ئەو نەپیس بۆ نیم ساعت خەریکی پاکردنەوە ئەو شوێنە بوو هەرگونی عەلاقەیەکم بردووە کۆم کردێتەوە بۆی پاکخاوێنی ئەم ژین کە جوانم بە ئەوە نەبوونی هەستی بەرپرسیارەتی نییە کە ئەو شوێن ئاوا لێ بە تەکید خۆیان بە پرسیار نادیا یا سەقافەتێکی ئەویان نییە سەقافەتێکی بە تایبەتی ئیسلامی پیاوە سەڵسەم فەرمێ پاک و خاوێنی بەشێکە لێی کەواتە ئینسان ئەگەر ئەو سەقافەتەی هەبێ بە تەکید پاک و خاوێن ڕێنی ئەو دەشتە جوانە ئەو دەش و دەرە جوانە ئاوا بۆ شێوازە پیسکەی خوای تەعالا و هەموو جوانیە بۆ ئێمە بەرهەمهێناوە بۆ ئەوەی خەڵکی پێ جوان دەسەڵاتی خوددا ببین بەڵێ دەسەڵاتی خۆی پەروەردگار ببینی یان ئینسانە بێ حەقت بیرکاتەوە لەو ژینگە جوانی کەوا ئێستا ئەبینین هەندێک لە کوڕانیش دیجەیەکە بن یانی مکەبەرێکی گەورە بن گۆرانی پێ لێدن خەڵکی زاجەکەن ئەمە جۆرێک لە بێزارکردن بە تەکید بێزارکردنە بەڵ بەڕاستی
ئینسان هەگەر هەر حەڵەگە هەچەند حەزی لێ بکە و گەنجانە هەچەند خۆوە وەکو شەر دروست نییە ئەبێ بە شێوەیەکی جوان بە سلووەیەکی جوان بەکارین بێن بۆ چواردەورەکەی خۆی بەڵێ بەڵێ حساب بۆ چواردەوری خۆی بکە دەرەوە بۆ سەیران بە چ شتێک زۆر بێزارەبی وڵی پازیا لواناوە سێ شتێک ڕیا لوانە قاغەزەکەی لایەتە خوارەوە هەلم بۆ پاکی ناکەیتەوە ئەڵێ کەنازیشی چییە ئەڵێ منیشتم کەناس سێ مانگ جارە موچە وەرەگرێ تۆ خۆ پاکی کەرە قەیچەکە ئەو تەمەنە پیاوێکی بەتەمەنە تۆ گەنجێکی لە دەستی یەکۆی گەیتەوە بەس ئیتر بۆچی جێڵی بۆ لا بێ کەناسەکە پاکی کاتەوە بەڵێ ئەیوت کەناسەکە لە جێگەی خۆیان موچە وەرەگرێ بۆچی پاکی نەکاتەوە ئەنجا کۆنەیەکێ چێتە دەرەوە دیجەیە بە خەڵکی ئیسعاجەکە یان بیرەیە خواتەوە هەمووی فڕەیە ئەمە بێزارکردنی چواردەورەکەی خۆی بێزاری هەموویەتی هەمووکە پیسکردنی ئەو شوێنە فرێدان ئەنجە تەنیشتی ئایلەیە خۆی زگورتە گوێی لێ نییە یعنی ئەو شتێکی زۆر زۆر ناشرینە تۆ کاچتە سەیرانەوە چۆن کاتەکە بەسەرەبەی ئایا بە هەمان شێوە تۆ ئەو ژینگەوێ پیسەکەی بە هەمان شێوە دیجەیەبەی لەگەڵ نا هیچ جوانی چۆن کاتەکانە بەسەرەبەی لە سەیران کاتێ چینە چین تۆزێ دانیشین و نانێ خۆین و هەر بە ئاسایی وەگەم و خەڵکی و تاو زیاتی ئەو دیجەیە دەمەتەقە و قسەی خۆش و ئەمانە بێ باشترە بەڵێ بە شتێک بێزارەبی لە سەیران بەشتی شتێک بێزارە بم وڵی داواکارم لە خەڵک داواکارم لە هاوڵاتیان هەر کەسێک لە ئاسی خۆی مەسوول بێت ئەو کەسانێک گەچنە سەیرانگاکان سەیرانگاکان پیس نەکەن ئەو پاشما و شتەی لیان جێمێنە بیکەن علاگەیەک و لە شوێنەکە داینێن ئەم نیشتیمانە ئێمە زۆر جوانە با بە هەمومان بیپارێزین وڵاتێکی ڕەنگینە گوناحە بە شتانە پیس سیرەکەی چەندها گەشتیان ڕۆگاتە وڵاتی ئێمە ڕۆگاتەم کوردستانی ئێمە ئاوا خەڵکێک بە تاسی وڵاتی ئێمەیە گوناحی وڵاتی ئێماوا لێ بکەین ئەم سەیرانگان ئاوا لێ بکەین داواکارم لە خەڵک هەرێکێک مەسوول بێ لە خۆی تۆ چۆنی بۆ ماڵەکەی خۆت لە ماڵەکەی خۆت ئامادەی بەیانی ماڵەکە پیس بێ ئاوا بە بەرامبەر بە نیشتیمانەکە ئاوا بە بەرامبەر بە وڵاتەکە ئاوا دڵسۆز بە بە نیشتیمانەکە ئەمە وەکو پاک و خاوێنی ئەو شوێنە باس کرد ڕەنگە هەمووی بتوانێت ئاسان علاگەیەکی زب لەگەڵ خۆیان بەرێ و پیسیاکانی ئەو شوێنە کۆ بکاتەوەتەوە ئەمە شتێکی گران نییە لەسەر باشە ئەبینین لە هەندێک شوێنە دیجەی بەکارێن مکەبەرە بەکارێنێ خەنە سەر گۆرانی بەرز ڕەنگەمە بۆ ئایلە خۆش نەبێت ئەمەش بێزارکردنی هاوڵاتی نیە بەڵێ ڕاستەکەی بێزارکردیە بەس ئەبێ خەڵک حەز بە شتانە بکات کە تۆ چیتە دەرەوە بۆ جەوێکە چیتە دەرەوە بۆ ئیساحەتێکە چیتە تۆزێ خەم و خەفا تۆزێ مێشک و هەوایەکی پاکەڵ مژی جا تۆ بەیانی من چم بۆ سەیران و دیجێ لەگە خۆما بەم و خەڵکی حازکەم ئەمە شتێکی جوانیە داواکارم لە خەڵک ئەم ئەقلێتە لابن وەڵێ ئێمە لە ژاوەژاوی ناوشارەکان بچینە دەرەوە لە سەیران کاتێکی بێدەنگی بەسەر بەرین خۆشتر ئێستا لەوێش هەر دیجێ و دەنگی بەرز بێکەواتە چێژێکی وا لە سەیرانەکە نابێت هیچ نابین داواکارم لە هاوڵاتیان داواکارم لە خەڵک ئەو شتە نەکەن دیاردێکی ناشرین بەس بە پیسبخلی ئەو ناوای بێزارێ بێم جارە ئسعاجکردنی خەڵک من زۆر جار بۆ چوومەتە شوێنیوە یعنی ئەو نەپیس بۆ نیو ساعت خەریکی پاکردنەوە ئەو شوێنە بوو ئەو پاشما و شتەی لیان جێمێنە بیکەن علاگەیەک و لە شوێنەکە داینێن ئەم نیشتیمانە ئێمە زۆر جوانە با بە هەمومان بیپارێزین علاگەیەکی زەبڵ چییە یعنی تۆ لە ناو کۆڵوبارەکەتا پێت بێت سەیرانەکە دوای ئەوەی کە ئیسراحەتی خۆت کرد و نیازیە و بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر پاشماوەکان کۆکەرەوە بیخەرە ناوی داینەوە ئەوانەیە کە بۆ گەشت و سەیران خەڵک بێزارەکە ژینگە پێسکردنە ئێستا سەیرانگامان هەیە لەم چواردەورەی خۆمانە کە خەڵک لەبەر گەنجی بێزارکە یعنی ناوێرێ بڕا بۆ سەیران ئەو کەسی کەڕوە عیلی لەگەڵانە سێرەکە لە دووری 20 مەتر 10 مەتری عیلەیە ئاسای بە ئەمڕەعاتی عیلەکەکەم بعد ئەوەی کە حەزی خۆمە لە وەختا بەکارینێن و نەیکەم خۆی خەڵکە بێژین کە پارێز بێ نەک حکوومەتیش ئەبێ خەڵکیژین کە پارێز بێ ڕوا لە لێرۆ شەخەڵی ماڵەوە لە دەست و ڕێدات بینیوە بەشای خۆ ئەمە خواردنەوە مشتە لەگەڵ خۆتابێ قەشەکە بە علاگەیەکیش بێ لەو سەرەوە پاشماوی خۆراکێکە لەگەڵ خۆتا بێنیتەوە لە نزیکی ماڵی خۆتا لە شوێنێکی تایبەتە بکێتە سەتی خۆڵ بەچی دەیە بۆ کەسانی ئێستا دەرەوە بۆ سەیران پێشەکەی بە خێراتنی جنابدانەکەم ڕێز و خۆشەویستمێ بۆ هەموو تاکێکی ئەم کوردستانە لەبارەی سەیران و جەناب فەرمیت سەیران جەوێکی خۆشە ئەم بەهارە خوای گەورە بەخشێتی بە هەموو مرۆڤێک جا داواکاریم لە هەموو ئینسانێکی دڵسۆزی ئەم کوردستانەیە کە ئەچێتە سەیر و سەفا بۆ ئیسراحەت بێزارکەری یەک نەبن نەبنە ئەوەی کە هۆکاری ئاژاو و کێشە و مشاکیر بن بۆ وڵاتەکەمان بۆ خەڵکیەکەی چواردەوریان کوردستان جوانە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خێزانەکەی خۆت پێت خۆشە
با بۆ خەڵکی بەرامبەریش هەمان شت هەبێ بۆی ئەوانش بێزار خۆی هەم یەک شتی جوان هەیە لەم کوردستانی خۆمانە ئێمە لە عیلێکی خۆمانەوە دەست پێکەین چیت ئەوێ بۆ بەسێ بڵێن لەبارەی عیلەکەی خۆتەوە تەماشاکەی حەزەکەی عیلێکی جوان پەروەردەکەی حەزەکەی جوانکارێک لە ماڵەکەی خۆتا بنوێنی دەرۆیش هەمان شتە لە دەرەوە کە تۆ سیمایەکی جوان بنوێنیت خەڵک بە شێوازێکی ناشرین سێرت نەکە نەبیتە بێزار کرد بۆ خەڵک قرس نییە ئەلاگەیەکی زبل لەگەڵ خۆتابەری لێو زبڵەکەی تێکەکە وەمە شتێکی زۆر بەسیدە زۆر ئاساییە ئەلاگەیەکی زەبڵ چییە یعنی تۆ لە ناو کۆڵوبارەکەتا پێت بێت سەیرانەکە دوای ئەوەی کە ئیسراحەتی خۆتکرد و نیازیە و بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر پاش ماوەکان کۆکەرەوە بیخەرە ناوی داینەوە ئەوە سپاس بۆ کارگوزار هەیە دوای پاش ماوەکان ئەیگوازێتەوە تاوە لە هەندێک شوێنە ئەوانی کە ئەخۆنەوە مادە کۆهۆلیەکانە خۆنەوە یا خۆت دیژێ بن ئەو مکەبەری سەوت بەرزە بن گۆران ئەمە بێزارکردنی هاوڵاتینی ئەمیش جۆرە لە زۆر ئەوە خۆی ئینسان خی گەورە ئەم پێنجمەجەیەک و یەک دروست نەگە هەر یەکەوە بە شێوازێ دروستی کردووە ئینسانی لە هەموو شێوازی لە چین هەموو چین و توێژێگەیە ئەوەی کە خەریکی خواردنەوەی مادە حولەکانە شوێنی ترەیە شوێنی تایبەتێ پێویست ناکات تۆ لە سێرانە تۆ بۆ ڕۆی عیلەکەت ئیسراحەت کە ژیانێک بۆ عیلەکەت لەو دقا دابین کەیت پێویست ناکات هەوایەکی پاک هەڵمژیتەوە ئیسراحەتێکی جوان بکەیت لەگەڵ عیلەکەدا بەس کە کەسێک بێتە تەنیشتۆ دانیشێت و بێزارەکەوە جوان نییە سیمایەکی جوانی شتێکی ناشرینە وەڵاهی بێزارکردنی مەسەلەن شوێنە سەیرانگاکان تەنها ماتۆڕەکان ماتۆر بەڕاستی ینی کارێکی واکەن ئەیسا تۆ ڕۆژی جومعە وەرە بوو ئەو سەیرانگەی ڕیشێنە هەردوو نەڕۆین ڕیشێن خوای زانە لەوەجە 2000 ماتۆ فرت و جرتی بێ یعنی ماتۆر نایڵە ئیسراحەت نایڵە چای بە ئیسراحەت خۆی نازانمە هەموو ماتۆڕۆ لە شو پێیا سەوتە ناخۆشە چیە هەیەنەوە ماتۆڕانەوە خۆیان وای لێک وەڵاهی ئیتر گەنجە و سەوتێکی یاتی نازانم چی دڵێکی بەم سەوتەی خۆشە یاتر نازانم دوکانەکان وای لێکەن ئەوانەکەیشی ماتۆڕەکەن نازانم ئەوانە خۆیان وای لێکەن بەڕاستی سەوتێکی بێزاکەرە هەم لە ماڵیش و باوەڕکە ئیسراحەت ناکەی کۆمەڵە شوێن هەیە بەڕاستی ڕۆژی وایە دەماتۆ هاچووی بێگە بە سەوتێکی ناشاس یعنی سەوتێکی بێزارکرد سەوتێکی سەیرانەکانیشە دیسانە هەر بێزارکەرە هێن بۆوێش من پێتەڵم بڕۆ ڕۆژی جومعە بەسەلەم بەیانی دووبانی نەورۆزە بڕۆ سەر ڕێگەی ڕیشەن تەسویریکە ئەگە بەلای کەمە 1000 ماتۆڕۆ نەبینە هاتوچۆی نەکرد هەر هاتوشۆکە هاتوشۆ نازانم ئەم پارەی لەکوێ باەکەم بەنزینە سەر بکە گەنجێکە باوەڕکە دیناری پێنیە کەچی 2000 فرتەکە بەو ڕێگەی ڕیشێنە ئێستا بینین هەندێک شوێن با بڵێن عیلەیە خێزانی تایبەت هاتووە لەوێ جێوێک بگۆڕێکە شوایەک بۆڕێ لەم شوێنانە با بڵین هەندێک گەنجە بینین بکەبەرە بەکارێنێ خات سەرگۆرانی سەوت بەرزەمە بێزارکردنی بەرامبەرەکەی خۆی نییە چۆن بەتاکید کۆمەڵە گەنجە بینی بەداخەوە کە یەن لەو شوێنانە کە نزیکی عیلەکان دائنیشن کاکە تۆی بۆ جێوگۆڕنێکی یان یەک کۆمەڵی شت بەکارێنی یانە جیازێکی گەورێنم سەماعەکی گەورێنە لە پاڵ ئەوەشە مادێک و حولیش بەکارێنێ تۆ بێ هەست بۆگەی بەرامبەرەکە و حیلەیە دانیش و ئافرەتە دانیشت و تۆ بێ ڕێز ئافرەتەکە بگری ڕێز خودی ئەم شتەی بۆ عیلەکەی خۆی پێخۆش نەبێت بەتاکید دڵنیا بە لە وێ بە زگورتیێتە دەرەوە لە بڕ عیلەکەی خۆی پێخۆش نییە کە مادەم عیلەکەی خۆ پێخۆش نییە ئاگداری ئەوەش بێ و گەنجانە ئەو چواردەوری کە دانیشتونە ئەو وەسعیان پێخۆش نییە ئەو تەسەڕوفاتیان پێ خۆش نییە شەڕش دروست بێ بۆنێەوە بەتاکید من چەند جار لە سەیرانگا بووم تووشی حاڵەتی وا بووم ینی بینیومە شەڕ دروست بووە لە بینی عیلۆ لە بنی زگورتە خاصن سەیرانگای ئەحماوە بەڕاستی کۆمەڵە شتیان کردووە حەزەکەم ئەم نەورۆزەوان نەبێ یعنی هەمی بکرێ بە عیلەی شوێنی زگوردیتیان نەبێنە ناو ئەحماوە چونکە بەرێکی زگورتیە بەرێکی عیلەیە بەرە زگورتیەکەی کاکە هەمووی مەشروب خۆرە من سەڵجا لێوە دانیشتم باوەڕ کە سەحاتی لێوە دانیشتم زانیم وەسعەکە وە هەسەم جێمیێڵاوە چونکە عیلەم پێ ناکرێت و کابرا دانیشە بەرامبەرم مەشروبەکە خۆی ڕوودەکاتەوە یعنی بەجلێکی ناشازەوێتە ناو ئاو بەڕاستی ئەمانە بەرچاو بگیرە لەلایەن یاساییەوە ئەوانەی کە ئەم شارەیان بەدەستە دەربارەی ئاسایی شورتەوە ئەوانە ڕەچاو بگرێ ئیشێکی باشەکەن لە سەیرانە چ شتێک زۆر بێزارتەکە پێشەیی بە خێراتنی کەناڵەکە دانەگەین دەستان خۆش ئەمە تەوەرێکی جوانە وڵای وێ ڕاستی بێ لە سەیرانە کۆمەڵێک شتە بێتە هۆی ئیزعاجبوونی کەسەکان لە سەیرانە یعنی وەکو سەوتی گۆرانی بەرز مکەبەرە بەڵێ وەکو کۆمەڵێک گەنج کۆ بنەوە کە خۆیانەکەن بە ناو کۆمەڵی عیلە ئەم شوێنە تایبەت بە عیلەیە لە سەیرانایتر لەم بەهارە ئێستا سەیرانگامان هەیە لەم چواردەورەی خۆمانە کە خەڵک لەبەر گەنجی بێزارکەر یعنی ناوێرێ بڕا بۆ سەیران زۆر حەزەکەن بچن بەڵام لەبەرەوە زانن ئەو شوێنە کۆمەڵە شتی تایە کە بۆ عیلە ناژێ ناچن
قسەکە زۆر جوانە منی ژەواڵێم یعنی خەڵک زۆر حەزی بە دەشتودەر هەیە لەم وەرزە بەڵام کۆمەڵی خەڵکی بێجارکەر هەیە وەکو گەنجیش تەنانەت بە ئوجیلەیە گەڕێنەوە یعنی بە ئوسلوبێکی جوان سەیرانکردن خۆشە بەس نەوە وەکو بێزارکردنی خەڵکو و بێرزارکردنی چوار دەوروبەر بینین لە هەندێک شوێنە هەندێک گەنجێ مادە کحولیەکانە خۆنەوە یعنی حسابیش بۆ چوار دەورە خۆیان ناکەن تا چەند گرنگە هێز ئەمنیەکان جۆرە جۆرەکان چاودێریکی ئەو شوێنانە بکەن بۆ ئەوی ئەو خێزانانی کەشنەوە بێزار نەبن چونکە ڕەنگە ئافرەتیان لەگەڵاوێ ڕەنگە مناڵیان لەگەڵاوێ ڕەنگە بۆ نمونە پیا و کوڕیشان لەگەڵا بێ دوایی تووشی شەڕ بن دوایی تووشی کێشە بن هێز ئەمنیەکان تا چەند گرنگە چاوێن لەو شوێنانە بێت ئەوە پرسیارێکی زۆر جوان بوو بەنیسبەت ئەوە هێزە ئەمنیەکان زەبت و ڕەبتیان زۆر خاوە لەو بوارە من حەزەکەم زەبت و ڕەبتێکی جدیان هەبێت لە ڕووی ئەو مادە کوحولیانەوە کە بەکارێن و لە ڕووی کۆمەڵێ مادەی ترۆ هەیە کە خەڵک ئەبێتە هۆی زیانگەاندن بە خەڵک و بە خۆشیان یعنی هیوادارم لەم بەهارا زەبت و ڕەبتیان تەزبیتکەن و بەقووەت بن لەو بوارە کە نێڵنەوە بکەن چیتە دەرەوە بۆ سەیران چۆن کاتەکان و بەسەرەبەی کە هەم چێژ لە سەیرانەکە بێ هەم خەڵکیش بێزارە وەڵای من وەکو خۆم وەکو شخصی خۆم کە ئەچین بۆ سەیران یعنی حتا توانیومە کەسێکی ئارام بووم لە سەیرانە ئەوە جارێت لە ڕووی شۆفێریشۆ نەچووم جرت و فرکەم بە سیارە سەریع بڕۆم و یعنی هۆڕین لێدان و سەریع ڕۆشتن و پێ هەڵسانی سیارە و لەم بەهارە ئەمە بێتە دیاردێکی زۆر ناشیرین تە نازانم کاکە تۆ بۆ سەیرانە ڕۆی پێویست ناکات و سیارە قەپاتکەیت و لێی خوڕیت و پەلەپەلکەیت و هەمی بۆ سەیران و بۆ خۆشیە ڕۆژ شتەکەنە لە خۆ تێک بنە لە خەڵکیشی تێک بە زۆرمان کاچینە دەرەوە بۆ سەیران گۆشت بەکارێنی بۆ خواردن بە تایبەتی گۆشتی حیوانی بەڵام ئەوەی کە گرنگە بیزانین ئەو شوێنی کە ئاگرەکەی لێەکەینەوە دوایی بەو شێوازە جێی نێڵێن ئاگرەکە بکوژێنەوە پاکی بکەینەوە چونکە خوا نەخواستە بێت و ئەو ئاگرەکەمێکی بێنێتەوە ڕەنگە گیاندارێک بسووتێنێ یان ڕەنگە ئاگرێکی گەورە لەو شوێنە لە دوای ئەو ئێمەچینەوە ئەو شوێنە ئاگرەکەی بمێنێتەوە گەورەتە بێ و زیانێکی زۆر گەورەتر بدا لەبەرەوە کارێکی زۆر ئاسانە ئەو شوێنە دوای ئەوەی کە کاروبارەکە یا تەواو بوو ئەو شوێنە پاک بکەیتەوە و ئاگرەکە بکوژێنیتەوە بۆ ئەوی دڵنیاوی لەوەی کە هیچ شتێک لە دوای خۆت زەرمەند نابێ و چێژێکی تەواوش لە سەیرانەکەمان ببین ئەمە زیاتر هاوڵاتیان لەسەر ئادابەکانی سەیران و چوونە دەرەوە و گەشت و سەیران لە بەهارە خەڵکە دوێنیم زانین ئەوان چیمان پێڵێن و پامیان چێ بۆ ئەو کەسانی لە گەشت و سەیرانە لەگەڵمانە بەس بە پیسبۆخلی ئەو ناوای بێزارێ بێم جارە ئسعاجکردنی خەڵک من زۆر جار بۆ چوومەتە شوێنیوە یعنی ئەوە نەپیس بۆ نیم ساعت خەریکی پاکردنەوە ئەو شوێنە بوو ئەو پاشما و شتەی لیان جێمێنە بیکەن علاگەیەکەوە لە شوێنەکە داینن ئەم نیشتیمانە ئێمە زۆر جوانە با بە هەمومان بیپارێزین علاگەیەکی زەبڵ چییە یعنی تۆ لە ناو کۆڵوبارەکەتا پێت بێت سەیرانەکە دوای ئەوەی کە ئیسراحەتی خۆتکرد و نیازیە و بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر پاشماوەکان کۆکەرەوە و بیخەرە ناوی داینەوە ئەوانەیە کە بۆ گەشت و سەیران خەڵک بێزارەکە ژینگە پێسکردنە ئێستا سەیرانگامان هەیە لەم چوار دەورەی خۆمانە کە خەڵک لەبەر گەنجی بێزارکەر یعنی ناوێرێ بڕە بۆ سەیران ئەو کەسی کەڕوە عایلی لەگەڵانە سێرەکە لە دووری 20 مەتر 10 مەتری عایلەیە ئاسای بام ڕعاتی عایلەکەکەم بعد ئەوەی کە حەزی خۆمە لە وەختا بەکارینێن و نەیکەم خۆی خەڵکە بێژین کە پارێز بێ نەک حکوومەتیش ئەبێ خەڵکیژین کە پارێز بێ ڕوا لێرۆ شەخەڵی ماڵ و با لە دەست و ڕێدات بینیوە بەشای خۆ ئەمە خواردنەوە مشتە لەگەڵ خۆتابێ قەشەکە بە علاگەیەکیش بێ لەو سەرەوە پاشماوی خۆراکێکە لەگەڵ خۆتا بێنیتەوە لە نزیکی ماڵی خۆتا لە شوێنێکی تایبەتە بکێتە سەتی خۆڵە کاچیتە دەرەوە بۆ سەیران لە وەرزی بەهارە بە شتێک زۆر بێزارە بی ئەوەی کە زۆر بێزار دەکا بۆ منە جارواگە تۆ خۆ ئاڵە زگودی لەگەڵ برادران ئابڕۆی لەوانەیە زۆر کێشۆ نەبێ هەرچەند جاروایەت هەنە سەیرانکە لە چواردەوە تا بێ وەرنە ساوتی دیژەی یعنی بە کوردی حساب نەکردن بۆ توازانێ ئەو شوێنە ئەو پانتایە تەنیا خۆی تایە هەستی بەرپرسیارەتی نییە زەبت بۆ شێ ئەین تۆ کە حساب بۆ بەرامبەر نەکەی وەختە تۆ چیەکەی بەرامبەر بێزارەکەی ئەم با بڵێن تا حدێگەر لەگە برادرانەیان بە تەنیا بە زگودی بڕۆی بەس تۆ سێرەکە ئەگەر لەگە عیلا بڕۆی زۆر زەحمەتە بێ عین چەنا جاشتی واش بۆ سێرەکەی ناخۆشی دروست بووە کێشەی لێکەوتە تۆ یعنی جارە هەنوکتێکی ژێ لە سەریاڵی عیلەیەک ویسیانە بچن بۆ سەیران بەیانی هەتا ئێوارە سوڕاونەتەوە شوێنێکیان دەست نەکەوتەوە کە بە کەڵکی عیلە بێ ئیتر فەقیرە شوێتەوەی کە حازریان کرد لە ماڵە خواردویان ئێمە خۆمان هەست بکەین کە هەندێک شوێن هەیە بە عیلەکان لی دانیشن ڕەنگەوانی کە هاوڕن و ئەو برادرانە وەکو تۆڵ ئێشنە دەرەوە
بتوان لە شوێنی تررا دانیشیان بتوان بچنە شوێنی تر بەس ئایلە لە هەموو شوێنەکە ناتوانێت ئەبێ شوێنێکی تایبەت بێ و کە ڕێز لە گیراوت بەتاکی دەبێ مراعات کرێ ئەین تۆ ئەگەر شوێنێکیشی تایبەتیش بۆ دابینەکەی بۆ منە ئەو کەسی کە ڕۆ عیلی لەگەڵانە سێرەکە لە دووری بیزمەتێ دەمەتری عیلەیە ئاسای با مراعاتی عیلەکەکەم بعد ئەوەی کە حەزی خۆمە لە وەختا بەکارینێن و نەیکەم یان تا عیلەکە ڕوان قەیناگە بۆ سەیرانێکتر ئێستا ئەبینین بەعام خەڵکی خۆمان کاچێتە دەرەوە بۆ سەیران خواردنێکی زۆر زەبەنە با لەگەڵ خۆیان کە ڕەنگە زۆرێک لەم خواردنە دوایی بمێنێتەوە لو شوێنە فڕێدرێ پیسکردنی ژینگە کارێکی ناشیاو نیە ئەمیش بەتاکی دوایە تۆ سێریکە ئەگەر هەفتەکەی تر خۆنەڕێتیان دوورش دوایەوە خۆنەڕێت و خەڵکی ڕان لەڵێ خزمێکی خۆ ڕاستسەر بۆ شوێنی تۆ لاانە بازی قسەی ناشرینیش بۆ بنێرە بۆ شوێنەی کە تۆ یاعی تۆ کەلوای چۆن ئەو شوێنە خزمەتەکە خۆشە دوای تۆش ئێستا چەنە ناخۆشە بۆ منەت پشی بۆ سەیران پشیتە شوێنە بە سێکی پاژماوی دوێنی تایە ئەوەختە تۆ چی مەجبوری دانیشی پایکەی تۆ لەوانەیە تووشی ناڕەحەتی و عەزیەتیش بردننی ئەلاگەیەکی زەوە پێم وایە زۆر گران نییە شتێکی ئاسانە بۆی دوای خۆ پاشە ڕۆکە کۆکەی تۆ بیکەتە لاکە و هەڵیگری لە شوێنەکە شتێکی زۆ زۆ ئاسانە بە سێرەکەی ئەوە هەز نەکردمە بە پرسیارەتی بەتەکی دوایە تۆ ئەو شوێنە کە پاکەی تۆ خزمەتی خۆتەکەی لای بۆ مەکەیەکێ بێت دوای تۆ لانەیە چۆن پێشوتمان دوو قسەی نەشالانێ وەختە دوو ڕەحمەت و دوو عایش بۆ بکە کە پێش تۆ پێش ئەو ڕۆشیت و هەست بە بەسیارکە و شوێنەکە پاکردەوە باز یەک کێشە لە سەیرانە ئەین لای خۆمان خەڵک خۆی کە ڕاوە سەیران بۆی کەشێکی ئارام بۆ ێستا من لە هەفتەیەکە 6 ڕۆژی شەکەم ئەمە جەنجاڵی و مەشغوڵی و ئەمانە تۆ ئەو ڕۆژێک کەچی بۆ سەیران بۆی مێشی خۆ ئارام بکەیتەوە بەس بڕواکە بە عەکس ئەین تۆ کەچی بۆ سەیران ئێوارەی تۆ یعنی ئەو ڕۆژە لە هەشی ڕۆژە تۆی لاکتری هەم دەرونیان هەم جستەیان خۆی لاکەی سێرەکەی کابرات شەژەم نانەخوا یا پراخێ با گۆشتێکی بژاقە تۆ پێویست ناگاڵگەی بەڕاستی هەم ئیسرافیشە نەخۆش شەکەوێت دوای جاروان نەخۆش کورە شەڕی خێزانەکان ئەم شان هەمووی لێبێتەوە گۆشە گوزار باشە بەڵام سەیرانگاکان دەبلوچیتیان نییە هیچ چاپەڵ ڕایەکەن خەڵکەکە تەقاڵی تەکەی ناپارێزن لایانی پەیوەندیدار ئەبێ لەو شوێنانەی کە خەڵک ڕوویتیەکە تاوالێت و دەبلوسی دابین ئەبێ بیبێت ئەگەر خەمخۆری ژینگەکەی بێ خەمخۆری ژینگەکەی ئەبێ چارەسەریکەن ئەمە ئەوە بەڵام بینین کاتێک خەڵک بەعامە چێتە دەرەوە لەو شوێنە ئاگرەکەنەوە ڕەنگە دوای ئەم ئاگرە جێ بێڵن گیاندار بسووتێنێ خوانە خواستە ڕەنگە پریشێکی ئاگرێکی گەورە بکاتەوە یان شوێنەکە پیسەکەن ئەگەر ئەلاگەیەکی لەگەڵ خۆمانە خۆی خەڵگە بێژینکە پارێز بێ نەک حکوومەتیش ئەبێ خەڵژینکە پارێز بێ ڕوا لێرۆ شەخەڵی ماڵەوە لە دەست و ڕێدات بینیومە بەچای خۆم سابڕۆ ڕیشێن کانێسکان ئەحماوە ئەم مەدیقانە و سێرانگایە یعنی ئەداوێ خەڵکەکە خۆی نایپارێزیێنە زۆر باشە حکومە سەر خۆمان بەتەنیا حکومەت بۆی ناچارەسەر ناکرێ ئەکرێت بەتەنیا حکومە چارەسەر هیچ کێشێکی بۆ ناکرێ هەرێکەمان لایەن خۆمانەوە هەست بە پرتێت خۆمان بەرپرس بین علاقەی بین ئەو شتانەی پاشەڕۆ ئەمێنێت و لەگەڵ خۆدا تووڕی بیت باش ئەمە وەکو ژینگەکە بەڵام ئێستا بینین خەڵک بە عالەیە چێتە دەرەوە خێزانی هەیە هەندێک گەنجە بینین لەو شوێنە مەشروب بەخۆنەوە یاخود بەکەبەرێکیان بردووە گۆرانی بەرز لێدەن و خەڵک بێزارەکەن ئەمە بێزارکردنی خەڵک نییە بێزارکردنی خەڵکە بەس خەڵکە توانێت چارەسەری ئەوەکە خۆی گەنجی ئیمڕۆ لە تەمەندارەکانی وزا زۆر باشترن بۆیە گەنجی ئیمڕۆ کۆمەڵی ئەدایان تایە زۆر باشن ئەمجا کۆمەڵێکی خەڵک حەزەتی نۆغ نییە خەڵک چاک و خراپەرەیە نییە ئەکری ئەو گەنجانە بشنە شوێنێک کە ئایلیتیانە بێت تۆز ئەولاتر بێت تۆز ئەتوان دوور گۆن بەس ئەتوان ئایلەکانی لەو شوێنە بچن ئەولاتیشۆ ئەیوانێ تەنیا چارەسەر ناکرێ بەڵام ڕەنگە ئایلە ناتوانێت بچێتە هەموو شوێنێک بەس ئەوانەی کە برادرن و کوڕن ئەتوان بۆ شوێنێک دوورەکانیش بڕۆ بەس ئایلەکان ئەبێ شوێنێک بێ تۆزێ پارێزراوتر بێت لە شوێنێک بێ داوای لە گەنجان کەین دوورکەون لەو شوێنانەوە نییە بێ داوای لە گەنجانکە خۆش کێشەی حکومەت نیەویش ناخەدا خۆمانە هەمووی ئەدەبەکە لە خۆمانەوە کێشەکە کێشەی خۆمانە بێ خۆمان جازێک ئەوانە کە لێوان دایک و خوشکی ئەو خەڵکەیە دایک و خوشک و براژن و پوری ئەو خەڵکەیە ڕەنگەم کەم گەنجانی کە لەوێن ئەم شتیان بۆ عیلی خۆیان پێ خۆش نەبێکە لە بەرامبەریانە ناوەڵا پێیان خۆش دێ کێ پێ خۆشە تۆ پێ خۆشە ئایلەکەی لێ شوێنێکە بێ و کۆمەڵی گەنج لە پاڵی هەڵپەڕێ ناوەڵا نەرەوەڵا لە سەیرانە وەکو ژینکە پیسکردن وەکو بەکارێنانی دیجێ وەکو ژاوەژا وەکو شوێنگرتن ئەم شانە یان با بڵێن چ شتێک تۆ بێزارەکە حەز ناکەی لە سەیرانە بیبین زۆر جارە خەڵگیەت دیجێ یەنێت
یعنی بە شێوازە بە سەوتێکی زۆر بەرز داگرسێنێ لە سێرەنگاکانە ئەمە بێتەوەی بێزارکردنی ئایلەکان یاخود بەکارهێنانی نێرگەلە لە نزیک ئایلەکانەوە من زۆر بەلام و لاشرینە و هەندێک ئایلەش و هەندێک سەیرانکرد لە داخەوانەوە پاژماوی خۆراکیانیان بەجێ هێڵن یاخود لە بندارەکان ئاگرەکەن و هەم بێتەوە هیچ تێکدانی ژینگەکان بەڕاستی من هەم بەلاو زۆر ناشرینە ئەوەی کە باسی کرد و هەندێک گەنج نێرگەلە بەکارێنن ئەم گەنجانە ئەکرێت خۆ بچنە شوێنێک ئەولاتر بێت کە خێزانی تیانە بێ یاخود عایلەی تیانە بێ بۆی بتوان هەم بۆ خۆشیان مرتاحترە شوێنەکە هەم زایدەن ئەوانیش بێزار ناکەن. بەڵێ ئەوە گەێتەوە ئەگەڕێتەوە بۆ لایەنی ڕۆشنبیریان بەڕاستی تۆ نیتی نێرگەلێ لە پاڵ ئایلەیەکە داگرسێنی هیچ نەبێت دووکەڵەکەی چێ بەسەریە هیچ نەیە بۆنەکەی چێ بەسەریە خۆی بۆنەکەی خۆی لە خۆیان هەر خراپە تۆ لێوەش بەکەن خەڵگا تۆ دەرەوە دیمەنێکی جوان ببینێ ئەو دانان نێرگەلەیە بۆ خوان ئەو ڕەنگە بێزارکرد بێ بۆەوە بەڵێ شتێکی زۆر بێزارکەرە من بەلامەوە جوان نییە لە سێرەنگەکان ئەوەی ناشرین بە بەلامەوە ئەو دوو سێ ڕەفتاریانە باشە پاکراگرتنی ژینگەکە یاخود ئەو ئاگری کە یکەینەوە بەکارهێنانی ئالاگەیەکی زبڵ پێمە ئاسانە بۆمان بۆی بتوانین شوێنەکەمان پارێزین و پاکی جێی بێڵێ بەڵێ ئالاگەیەکی چی تێ ناچێتەوە ئەمە و خواردنەوە مشتە لەگەڵ خۆتابێ قەشەکە بە ئالاگەیەکیش بێ لەو سەرەوە پاژماوی خۆراکێکەکە لەگەڵ خۆتا بێنیتەوە لە نزیکی ماڵی خۆتا لە شوێنێکی تایبەتە بکێتە سەتی خۆڵە وڵی بۆ بێزارمکە خەڵک ئێتە دەشودەر پیسی بڵاوکاتەوە ئەو شوێنێکە دانیشتیا سەرای نکات ئەو شوێنەی خۆی پاک ناکاتەوە ئەو پێویست بڵێ هەچی زەبڕشتە لە شوێنی خۆیان جێرەت و پاکی ناکاتەوە ئەوە ئەگەر ئەلاگەیەک لەگەڵ خۆمانە بەرین یانی شتێکی ئاسان نییە لێ پاشماوەکە خۆمان داوا لە هەوڵاتیانەکەم هەموو کەسێک لەگەڵەکەی خۆیان بوات بۆ سەیران و هیچ بە هیچ شوێک زبڵ بڵاو نەکەنەوە لەبەرەوە زبڵ دەبێتە هۆی نەخۆشی بۆ هەوڵاتیان ئەبینین لە هەندێک شوێنە تەمەەن هەموویە چێتە دەرەوە ئاگرێکە کاتەوە ئەم ئاگرە هەندێک کەس یا لە بیرێکێ یاخود گوێی پێنادا ڕەنگە دوای زەرری بۆ حیواناتی ئەو شوێنە هەبێ کە جێڵن یاخود ئاگری گەورەتر ئەمەش بۆ خۆی زیانگاندن نییە بە ژینگە زیانگاندن نییە بۆ شوێنێکە خۆمان سەیرانیتیاوەڵا داوا لە هاوڵاتیانەکەم لێرەوە کە خەڵک تایە نەسووتێنێت بە شوەیەک لەبەرەوەی تایە زەرری بۆ ژینگە هەیە دووکەڵێکی ڕەشی زۆر ناشری بڵاوکاتەوە توش بۆ نەخۆشی بڵاوکات بە هاوڵاتیانە باشە بامە بینین هەندێک لە با بڵین هەرزەکاران یاخودەوانی کە هاوڕێیان ئەچنە دەرەوە دیجێ بەکارێنن یاخود سەوتی بەرزە دەنم کە بەرەکە و گۆرانی ئەمەش خەڵک بێزار ناکە جاری بەرەوەڵا زۆر داوا لە هاوڵاتیانەکەم بە هیچ شوەیەک سەوتی تەجیل و ڕادەکان سەوت نەدەنێت لە سیارەکانە بە شوێکی جوان بۆ خۆیان بەس بۆ خۆیان سەدێکی نزم بۆ خۆیان لێ بدەن و بە هیچ شوێک سەوت باو نەکەنەوە بە خەڵک بێزار نەکەن ڕەنگە بەرامبەریان عایلە بێ ڕەنگە خێزان بێ بەوەی بێزار نەبێت بەڵێ خەڵک بێزار نەکەن لەبەرەوەی خەڵک پێویستی بە ئیزراحەت هەیە خەڵک جار وایە خەڵک نەخۆشە پێ بداخەتە حەز بە دەنگی بەرز ناکات لەبەرەوەی داوا لە خەڵکەکەم کە بۆ خۆی بە سەرتی بەرەبەر هاوڵاتیە بەس بە پیسبۆخلی ئەو ناوای بێزارێ بێم جارە ئسعاجکردنی خەڵک من زۆر جار بۆ چوومەتە شوێنیوە یعنی ئەوە نەپیس بۆ نیم ساعت خەریکی پاکردنەوە ئەو شوێنە بوو ئەو پاشماوە و شتەی لیان جێمێنە بیکەن عەلاگەیەکەوە لە شوێنەکە داینن ئەم نیشتیمانە ئێمە زۆر جوانە با بە هەمومان بیپارێزین ئەلاگەیەکی زەبڵ چییە یعنی تۆ لە ناو کۆڵوبارەکەتا پێت بێت سەیرانەکە دوای ئەوەی کە ئیسراحەتی خۆتکرد و نیازیە و بگوازرێتەوە بۆ شوێنێکی تر پاشماوەکان کۆکەرەوە بیخەرە ناوی داینەوە ئەوانەیە کە بۆ گەشت و سەیران خەڵک بێزارەکە ژینگە پێسکردنە ئێستا سەیرانگامان هەیە لەم چواردەورەی خۆمانە کە خەڵک لەبەر گەنجی بێزارکە یعنی ناوێرێ بڕا بۆ سەیران ئەو کەسی کەڕوە عایلی لەگەڵانە سێرەکە لە دووری 20 مەتر 10 مەتری عایلەیە ئاسای بام ڕعاتی عایلەکەکەم بعد ئەوەی کە حەزی خۆمە لە وەختا بەکارێنێن و نەیکەم خۆی خەڵکە بێ ژینگە پارێز بێ نەک حکوومەتیش ئەبێ خەڵک ژینگە پارێز بێ ڕوا لێرۆ شەخەڵی ماڵەوە لە دەست و ڕێدات بینیوە بەشای خۆ ئەمە خواردنەوە مشتە لەگەڵ خۆتابێ قەشەکە بە ئالاگەیەکیش بێ لەو سەرەوە پاژماوی خۆراکێکەکە لەگەڵ خۆتا بێنیتەوە لە نزیکی ماڵی خۆتا لە شوێنێکی تایبەتە بکێتە سەتی خۆڵە ئەوانەیە کە بۆ گەشت و سەیران خەڵک بێزارەکە ژینگە پێسکردنە ئەو پاشەڕێک کە لە دوای خۆی جێمێنێ خۆی کاتەوە لەگەڵ خۆی بیباتەوە ژاوە ژاوی هۆڕین لێدانی سیارە و تیپی مۆسیقا لە نزیکی خێزانەکانەوە ئەمانە هەمی لە سەیرانە خەڵک تا ڕادەیەک ئیزعاجەکە خەڵک بێتاقەتەکە لە گەشتەکەی هۆسە و کاتی ڕۆشتن و هاتنەوە هەمی بە یەک جارە ڕاو بە یەک جارێتەوە زیحامێکی زۆر دروست سیحامەکە زیاد لە حەد دروستە بێت ئەمانە هەمووی ئەبێتە هۆی بێزارکەی خەڵک بۆ گەشت و بێزار
ئەکری ئەو کەسانی کە لەبەرەوەی سەیران بە تایبەتی ڕۆژی یەکەمی نەورۆز کە خەڵکی زۆرە چێتە سەرەوە ئەگەر خوا نەخواسە حادیسەیەکی دروست بێ هێ من بین ئارام بین چونکە تازە حادیسەکە بۆ شتی خراپتر ڕوونە بە تاکید ئەکرێ هێمن و ئارامین لەبەرەوەی ئەگەر هێمن و ئارام نەبی بە خراپتر پیا بێ تێگەی هەتا زەرەری زیاتر بێ هەتا هێمن و ئارام بی وەزعەکە زووتر کۆنتترۆڵە باشە باسیەوەت کرد و تو هەندێکی تیپی مۆسیقایان بۆ نمونە مکەبەرە بەکارێنێک چواردەورەکەی خێزانە بێزاریەکە خودی ئەم کەسان ڕەنگە بۆ ئایلی خۆیان پێیان خۆش نەبێ ئاوا لە بەرامبەریانە ئەم شتە ئەنجام بدێ لە کاتێکا خۆیان ئەمەکەن لەو شوێنان بە تاکید پێیان خۆش نییە کە ئەزانێ بۆ خۆی پێ خۆش نیە بۆ خانەوادەکەی بۆ خێزانەکەی بۆ عیلەی کە لەگەڵایەتی گوێ لە ژاوە تیپی مۆسیقابن نابێ ئەوش بیکا بۆ خەڵکی تر و خەڵکی تر بێزار بەرپرسیارەتی لەبەرەوەی هەستی بەرپرسیارەتی هەستی مرۆڤایەتی هەستی گەشت و گوزاری کابرا بۆیە لە ماڵ دەرەچێ ئیسراحەتێک وەرگرێک جەوێک بگۆڕێ کەشێکی ئارام بەڕێ بکە لە ژاوەژاوی بازار بچێت دەرەوە لێش شوێنێکی هەبن لە ژاوەژاوی بازار لە چۆنەڵێ ڕاگەاندن و کۆمەڵێشت دوورۆ بکەوێ کاتێکی ئارام بەسەر بێ دیشان دیجەکەی بخەیتەوە سەر جارێتر لێ تێکدا وەکو بازار وایە هەروکو وایە ئێستا من لە چۆن لە بازارم و کاتێش هەر لە بازار بوو چونکەم بۆیە چم بۆ دەشت و دەرەوە بۆنەوە ئەو سەوزای و بژوگیا ئەو هەوایەکی پاکەڵمژم جوێکی ساف وەرگرم ئیسراحەتێ بکەم تێگەی لەگەڵ خۆشم دیجەی بێنم نەمێناوە هاتووی دەتوانێت هەموو کەس دەتوانێت مەبەستی بێت توانێت بێنێتی بەڵام کە خەڵک نایبا لەبەرەوەی کە ئیسراحەت لە خۆی لە بەرامبەرەکانی تێکنێت بە شتێک بێزارەبی لە کاتی سێناکەن وەڵام من بە خێراتنیان ئەەکەم بەخێر بێن لەبەرەوەی بۆ ئێمە سەربەرزی ئەوانیان بۆ لای ئێمە وایە بەڵام ئێمە لەو قولە قول و هاو و بە پاس و بڵێن نەها دوور لە ڕووی بینەر و ئێوە ئەو جرت و فرتی سەیارە و ئابوانە بێزارە بێت ئەوە ناخۆشە زۆر نەگەر بۆ من بۆ عام هەمی بۆ هاوهوینە بێزارە لەبەرەوەی تۆ جاریە من مەزاجم تاوانێت تۆ مەزاجی تاوانی یەکێ نەخۆشێکی لە ماڵەوە یەکێ بێزارە هەرێکەی بە شتێک بێتاقەتە ئیتر ئەوش لەو کاتاواکە شارەکە و کە ئۆتۆمبیل پیاەتێ پەڕێ بۆ گوسەی سایق بەڵام لە کاتی سەیرانکردن چوونە دەرەوە لە ئەو شوێنانی کە تیا دانیشین بۆ گەشت و سەیران لەو شوێنە حڕە ئەو شوێنە ماڵی خۆیت تا ڕاتەوە هەچێکا لێ ئازادە بەمەرجێک خەڵکی تر بێزار نەکات لە ناو بازار و ناو شارەکە خەڵک بێزار نەکات ئەو شوێنەیەکە ئەو شوێنە چێتە دەرەوە خۆت زانی ئەمە هەمووی عایلێ چێتە دەرەوە بەڵام حڕە لەوێ حڕ ئازادە بۆ نموناگە لەوێ دیجەیەک بەکار بێنێ کەسێک لەو لاوە ئایلە بێ ئەو کاتە بە ڕێژەی خۆی قەیچێکە نەک بڵێن ئاخر سەوتیکا و من لێ بێزار مەڵسم بڕۆم وایە یا من سنووری خۆی من بۆ نمونە من ئاخر سەوتیکە من تۆ بێزاری بڕۆیمە بۆ منش بخۆم نەفسێتی خۆم پێم ناخۆشە نەکاتۆ کە ئاڕۆی ئەوە ناخۆشە ئەبینی لە هەندێک شوێنە کە عایلی تایە هەندێک گەنجە بینین خواردنەوە کەحولیەکانە خۆنەوە یاخود نێرگە لە بەکارێنن جوانتر نییە بۆ ئەمانە ئازادن تەمان بچنە شوێنێک کە لەولاتر بێ بۆ ئەوەی جۆرە لە جۆرەکان نەبێتە بێزارکەری بۆ چواردەورەکەی بەڵامەوە لە هەمان کاتە ئەرکی حکوومەتە بۆ نمونە سەیرانگایکی ئێستا ئێمە زۆرمانەی سەیرانگە بەسوکە هەر بە تاڵەپەتێکیش بێت جای کاتەوە ئەوەی کەس دەگووردە بابێتە ئەم لاوەش کە عیلی لەگەڵاو چێتە ئەو لاوە بەڵام تۆ ئەگەر خۆبی ناتوانین من لێرە دانیشم ناتوانم ئەو مافی من نییە لێ بڵێم کاکە تۆ لێ دامەنیشە وایە خۆمان هەست بە پەرپرسیارەکان هەست بۆ بەرپرسیارەکەن بەڵام لە هەمان کاتا حکوومەتیش شاری سەی سادقێکی لەو شوێنانەی کە لە ڕۆژانی هەینی خەڵکێکی زۆر بە ناو بازارەکە تێپەڕێ بۆ سەیرانگاکانی وەکو ئەحمەداوا و زەڵم و هەندێک شوێنی تری سەیرانگا کە لە پشتی سەی سایەخەوە هەن خەڵک بە بازارەکە تێپەڕێ وەکو باسیەکان ئەوانەی کە لە ناو بازارن ئەڵێن دیاردەیەکی تیا زۆر ناشرینیان با بڵێن پێیان خۆش نییە ئەوش ئەوەیە کە بە پاز یاخود بە ئۆتۆمبیل کە بەناو بازارە تێپەڕن هاتو هاوار و با بڵێن نیزاجکردنێکی زۆر ناخۆشەیە کە داواکەن هەتا و کاتێک کە لە ناو شارەکە تێپەڕە بن بە ئارامی خۆیان پارێزن لە دوای ئەوەی تر ئازادنەوە بکەن بۆی هەستی بەرپرسیارەتی هەمومان بەرامبەر یەکتری هەست پێ بکەین بێزاری یەکتری نەکەن یاخود ئەچینە سەیرانگاکان لە سەیرانگاکان با بتوانین ئەگەر شوێنێک عایلی لێبوو خۆت خێزانی لێبوو ئێمە بتوانین ئەو شتانی کە تایبەتن بەخۆمن ئەگەر دیجەیەکە ئەگەر شتێکی تایبەتە کە بەکارێنین بە شوێنێک بێت تۆزێک لە خێزانەکان دوور بن بۆی جۆرە لە بێزارکردنی تیانە بێ
و چواردەوری خۆشمان دوای ئەوەی شوێنەکە جێڵێن پاکەینەوە بە بردننی یەک ئەلاگەی زبڵ پاشماوەکەی خۆمان کۆکەینەوە پێچینەوە لەگەڵ خۆمانە بێنین بیکەینە تەنەکەی خۆڵەوە بۆ ئەوی هەمان ئەم شوێنە هەفتەی داهاتوو کەسێکی تر هاتە ئەم شوێنە چێژ لەو شوێنە وەرگێ ئێمەش خۆمان گونەهبار نەکەین لەبەرەوەی ئەو شوێنەمان پیس کردووە چونکە ئەم شوێنە بە خۆی پاک بوو ئێستا کێماتوێنتە ئێرە جوانی وەکو مرۆڤ کە ئەم شوێنە بە پیسی جێبێڵی هیوادارین بەهارێکی پڕخۆشی و پرچێش بێ بۆ هەموو لایەک پەیامیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ.